سڵەوتان لێبێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چاواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەویش بۆ پاراستنی نازنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا، و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن. لەم ڤیدیۆشدا باسی بەشێکی بەرگی یەکەمی کتێبەکە دەکەین و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە، و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکا. دوای ئەوەی ئەندریا زووتی من ئامادەم قسەی خۆم ببەمە سەر و مشتریەکانمان چاوەڕێمان دەکەن تاوەکو ئینەرجیان بدەینێ و دەستکەین بە دابەشکردنی. منیش نەمدەزانی چۆن خۆم لەو وێزگەی ڕزگار بکەم. ئەگەر ڕاستی بڵێم دەترسم دوای خەڵکی ترم بۆ کۆبکاتەوە و دیسان شەڕم پێ بفرۆشێ. خۆ ناکرێت دەست بکەم بە دەرمان فرۆشتن. ئەترسام لەوەی ئەم کوڕە چاوی پۆلیسی لەسەر بێ و منیش لەگەڵیدا بگیرێم و حیا و شەرەف و کەڕامەتم بڕوە. لە پاشانیشدا کەس بڕوای پێ نەدەکردم. سوبحان الله گیرم کردبوو. ئەترسام لە ڕوحی ئەو کوڕانەی کە لەگەڵمدا بوون. عەبدوڵڵا دەیود ماکوان با بیکوژین و پارەکەشی دەبین و لە ناوبردنیشی لەسەر من. ئەمانە نەرویجین و کەسیان نییە، خۆ خاوەن عەشیرە نین وەکو لای خۆمان. ماکوان ئێمە لە خودا دەترسین، منش حەزم لە خوێن ڕێژی نییە و نە ئەوەندە پارەم بەلاوە گرینگە و نە ئەوەندە ژیان بەلامەوە گرینگە، بەڵام ماڵ و مناڵم زۆر لا خۆشەویستە و ئەوان دەستی منیان بۆ زۆر شت بەستووە. نازانم خودایە چی بکەم. ناسار وتم ئەندریاز دوای ئەوەی لە سەروی خۆمەوە بە منیان ڕاگەیاندووە کە تۆ ناتوانی بیتە ناو ئێمەوە، دەبێ بۆ خۆت کار بکەی، بەڵام ئەتوانین هاوکاریت بکەین و تۆش هاوکاری من بکەی ئەگەر پێویستیمان بە یەکتر بوو. ئەندریاز بەڕاستە ماکوان پێم ناخۆشە، بەس ماکوان دەتوانی بمپارێزی؟ چەندم پارە لێ دەسەنی ئێستا؟ ماکوان هیچ پارەی تۆمان پێویست نییە. کەوام ود عەبدوڵڵا شێت بوو، ئاگام لێ بوو خەریک بوو بۆم هەڵسێ. ئەندریاز نابێ من 500,000 هەر دادەنێم. ماکوان ئێمە پارەمان ناوێ. سەرداری ژووتی ماکوان وەریگرە و ئەیدەینە ماڵە شەهید و ئەنفال کراوەکان. ماکوان پارەکە حرامە، ئەوە خوێنی خەڵکە و ئێمەش وەری ناگرین. سەرحەد وەریگرە و دەیدەینە کۆمیتەی شەهیدان. عەبدوڵڵا ئەیدەینە مەکتەبی شەهیدان. هەرچەندە هاوڕەکانم جەختیان لەوە دەکردەوە کە پارەکە وەرگرم، بەڵام من ڕازی نەبووم، چونکە ئەو پارەیە حرامە و ناکرێتە خێر. ناکرێت ئێمە ببینە ڕۆبن هود و پارە لە خەڵک بزین و بیدەینە هەژارە. ئێمە مۆم نین بۆ ڕووناکی بتوێنەوە خۆمان بسووتین. ئەندریاز ڕۆشت و هیچ پارەم لێ وەرنەگر و پێم و دوای قسە دەکەینەوە و پرسیاری ئەوەشم لێ کرد کە ئۆتۆمبیلەکەت چی لێ هاتووە. ئەندریاز سوپەر بیمەم هەیە بێخەم بە و ئۆتۆمبیلێکی نوێم بۆ دەهێنن. ماکوان چی دووتووە بە بیمە؟ ئەندریاز پێم وتن دزوای لێ کردووە. ماکوان باشە ئەو پارەی ئۆتۆمبیلێکی نوێی پێ بکڕە و دیاری منە بۆ تۆ. ئەو ڕۆشت و ماڵ ئاواییمان لێ کرد. عەبدوڵڵا کاکەوا نابێ خۆزگا پارەکە لێ وەرگرتە بە. ماکوان عەبدوڵڵای برام ئێمە مافیان نین، ئەی خواناسیمان ئەی قیامەتمان، ئەی نابێ ئەو شتانەمان لەبیر بێ. سوپاس بە خوددا عەبدوڵڵا قسەی نەکردو بە پێکەنینەوەتی خۆت برا گەورەی. ڕێبوار بە قسەی من بکە ماکوان، با بچین ڕاستیەکان لای پۆلیس باز بکەین. دڵنیا بە من ناترسم و خۆشت باش دەمناسی، بەڵام هەست دەکەم بۆ تۆ باش نییە. ئێمە گەیشتونەتە بنچ و بنەوایەن
و بۆ سومعەی تۆ باشترە بە پۆلیس بڵێ و منیش یەکەم شاهید دەبم و بەیەکەوە دەسین. سەرحەد ئێهمالیان کەن هیچ نین، ئەوانە زیڕیان کردووە لە ترسا. بەڵام من قسەکەی ڕێبوارم زۆر پێپەسەند بوو. ڕازی بووم بۆی بڕۆم سکاڵا تۆمار بکەم. وتم سەر کەس لەگەڵمدا دەبێ تاوەکو بڕۆین بۆ لای پۆلیس و شاهید بێ لەسەر وەزعەکە و چیمان کردووە بیڵێین. من و سەردار و ڕێبوار ئامادە بووین. عەبدوڵڵاش منجەمنجی بوو. سەرحەدیش ڕازی نەبوو. پێشنیارم کرد کە تەنها ئێمە وەک 3 کەس لەم کارەدا بووین. ئەوەشی ڕازی نییە من پێڵاوەکانی دەکەمە سەرسرم. عەبدوڵڵا: کاکە منیش ئامادەم. سەرحەد: من ڕازی نیم و دەڕۆم، ئێوەش بۆ خۆتان بڕۆن. ئێمە هەڵساین بڕۆین بۆ بنکەی پۆلیس. و سەرحەدیش گەڕایە وتی منیش ڕازیم. و پاشان هەمومان قسەمان کرد بە یەک. احتیمالی ئەوەمان دانا کە هەر یەکەمان بە جیازیا قسەمان لەگەڵ بکەن. بە هەر حاڵ چووینە لای پۆلیس و من یەکەم جار قسەم کرد. کەسێک هاتە لامان و باسی ئەوم بۆ کرد کە ڕووی داوە، بەڵام بە هەندێک گۆڕانکاریەوە بۆ ئەوەی هیچ کارێکی یاسایی لەسەر هاوڕێکانم نەکەوێت. هەرچەندە پۆلیس زۆر گرنگی پێ نەدا، بەڵام ئەوەی لەسەر ئێمە بووە کارێکی ئەخلاقی و مرۆڤ دۆستی ئەنجامماندا. دوای ئەوەی لە پۆلیس هاتینە دەرەوە، خوا حافیزیمان لە یەکتر کرد و کۆتاییمان بە دانیشتنەکەشمان هێنا و هەر یەکەوت چوونەوە سەرکار و کاسبی و ماڵی خۆمان. دوای هەفتەیەک پەیوەندیم کرد بە کاک مستەفاوە بۆ هەواڵ پرسیم. ئەویش پێی وتم هێرۆ بە تەواوەتی تێکچووە و زۆر وەزعی خراپە. منیش وتم چاک دەبێت و تەلەفۆنمان داخستەوە. لە دڵی خۆمدا وتم کورە چاوی دەرێ، مستحقە لەوە خراپتری لێبێ. دەمێک بوو نەچوو بووم بۆ مزگەوتی شارەکەی خۆمان. ئەو ڕۆژە وتم نوێژی عەسر لە مزگەوت دەکەم. بەرەو مزگەوت کەوتمە ڕێ و تەماشام کرد عەلی یەمەنی قورئان دەخوێنێ و منیش سەلامم کرد و دەمێک بوو یەکتریمان نەبینی بوو. وتم ئەخی ئەلعەزیز لەسەر وەزنی ئازیز چۆنی براکەم؟ باوەشمان کرد بەیەکدا و دوای نوێژ لە مزگەوت دانیشتین و دەستمان کرد بە قسە و باسەکانمان. ئەوەم لی پرسی چۆن زانیوە عەبدوڕەحمانی حەسقیل کوژراوە. شێخ وەزدی نەیوتووە چۆن کوژراوە و هەواڵەکە چۆن بۆ هاتووە. عەلی: شێخ وەزدی وتی کە گوایە لە سەفەرێکدا شەیتانەکان زەفریان پێبردووە و کوشتویانە و هەردوو منداڵەکەشیان کوشتووە، بەڵام تۆڵەیان سندۆتەوە. دیارێکشی بۆ تۆ داناوە، بە هاوڕێکانیان ناردووەتی بۆ لای شێخ وەزدی. ماکوان: دیارێکە چییە؟ عەلی: نازانم دیارێکە چییە. ماکوان: خوا عەفوت کات چۆن ناپرسی چییە؟ عەلی: دەی چی بکەم خۆ پێی نەوتم. ماکوان: ئەوە تەلەفۆنی منە، تەلەفۆن بۆ شێخ وەزدی بکە بزانێت چییە و خۆم بلی دەبڕم و دەسمەیە من و دەیهێنم. عەلی: ئاخر پارە زۆر دەبە. ماکوان: کێشە نییە بیکە. تەلەفۆنی کرد و هەڵی نەگر. من خەریک بوو دڵم شەقی دەبر. زیاد لە 10 جار تەلەفۆنی بۆ کرد. بە هەر حاڵ من هیچ هیوایەکم نەما. پێی وتم هەرسیت کردووە با قسەی لەگەڵ بکەین. عەلی: باشە، ئەی ماکوان ئازیز شووی کردووە یاخود نا؟ ماکوان: نەخێر شووی نەکردووە، هەموو شەو خەوت پێوە دەبینێ. عەلی: کێشە نییە گاڵتەم پێ بکەم ماکوان کوردی، تۆ بە هاتای بۆیە من ژنم بۆ دەهێنای، بەس تۆ وانید لەگەڵم. ماکوان: ئەقی عەلی ئاخر ئەمە دوکان نییە تۆ بیپسێکم بۆ بکڕی منیش کۆکا کۆلایەکەت بۆ بکڕمەوە، کەس لێرە خۆی بڕیار دەدا. عەلی: بەنیازم کچێکی سۆماڵی بهێنم، ئەگەر ئەو شوم پێ نەکا بە ئەو کچە بهێنم. ماکوان: لەسەر من بڕۆ بیهێنە، ئازیز دڵی عازیز نابێ. عەلی: باشە تۆ پێی بڵێ. ماکوان: باشە بەسەرچاو. لەم قسانەدا بووین سەیران خان تەلەفۆنی بۆ من کرد و وتی: ماکوان هێرۆ داوای تۆ دەکا. دەستم ماز دەکات دەڵێ با ماکوان بێت بۆ لام. ماکوان: سەیران خان بۆم ناکرێت مەشغوڵم، دەمزانی داوای پارەیان دەرمان لە من دەکا. ئاگام لێبوو سەیران خان پێی ناخۆش بوو. پاش کەمێکی تر کاک مستەفا تەلەفۆنی کرد. ماکوان ئەو کچە داوا دەکا بزانێت چییە. عەرزی کاک مستەفام کرد و وتم حەزم بە سەر و چاوی نییە و نامەوێ بیبینم، جاڕاست دەوێ من خۆمی لێ دەشارمەوە. مستەفا: ماکوان بڕوا بکە زۆر گوناحە، دایکی 1 جار سەردانی کردووە لە نەخۆشخانە و براکەی هەر نەچووە بەلایدا، تەنها سەیرانە لە ڕای خوا دەسێ بۆ لای. ماکوان: من دەزانم بۆسی داوام دەکا، بۆ ئەوی پارەی بدەمەیان دەرمانی بۆ پەیدا بکەم، ئەوەش بە من ناکرێ. مستەفا: بڕوا ناکەم ئەوە بێ، خۆت دەزانی بەس بە قسەم کە بڕۆ. ماکوان:
لەبەر دڵی تۆ دەچم بەس ئەمڕۆ نا لە مەجالێکی تردا. لەگەڵ عەلی خوا حافیزیم کردو هاتمەوە بۆ ماڵەوە. بۆ بەیانی پۆلیس تەلەفۆنی بۆ کردم و وتیان ماکوان تا بنکەی پۆلیس وەرە. ماکوان ئێستا؟ داوایان کرد هەر ئێستا ئەگەر لە کارنی. ماکوان نەخێر لە کار نیم و هەر ئێستا دێن. پۆلیس دەزانی بۆچی بانگمان کردووی؟ ماکوان نەخێر. پۆلیسەکان دەستیان کرد بە قسەکردن و وتیان ماوەی چەند مانگێکە چاومان لەسەر تۆ داناوە و ئاگاداری هەموو هەڵسو کەوتەکانتین لەگەڵ هاوڕێکانت لە ئۆسلۆ و لەگەڵ هەموو ئەوانەی کە پەیوەندیتان هەبووە. ئاگاداری ئەوەش بوون کە چۆن خەڵکت کۆ کردووە و شەڕت لەگەڵ گروپی ئەندریاس و دکتۆرەکەدا کردووە. ئاگاداری ئەوەشین کە تۆ ئۆتۆمبیلەکەی ئەندریاست خراپ کردووە. ماکوان ئەی ئاگاداری ئەوەن کە چۆن لە منیاندا و منیان ڕفاندووە چاوەڕێ ئەوە بوون بمکوژن؟ پۆلیس بەڵێ ئاگادار بووین. ماکوان کەواتە ئێوەش لەگەڵ ئەواندا لە تاواندا بەشدار بوون. جیاوازی ئێوە و ئەوان چییە؟ پۆلیس بە پێکەنینەوە نابەو شێوەیە نییە کە تۆ بیری لێ دەکەیتەوە. ئەو کەسی کە سپڕای کردووە بە چاوی تۆدا لەگەڵ ئێمە کار دەکات و ئەو توی پاراستووە. بەڵام ئەوەی ئێمە سەرمان لێ دەرناسیە ئەوەیە کێ توی ئازاد کردووە ئەو شەوە. ئەوە ئێستا بانگمان کردویت بۆ ئەوەی سوپاست بکەین کە لەگەڵماندا ڕاستگۆ بیت. ئەو بەخشیمانیت و بەڵکو باشترین شانست هەبوو کە خاوەن سیارەکە هیچ سکاڵایەکی لەسەرت تۆمار نەکردووە. هەرچەندە ئێمەش دەزانین بەڵام خۆشبەختانە ناتوانین هیچ لەگەڵ بکەین و ئەوش سوپاس نامەیە کە ئێمە هیچمان لەسەر ئەو دکتۆرە ساختە چیە نەدەزانی تۆ زانیاریت داینێ. دووبارە سوپاس بۆ هاوکارێکت. ئەو 2 ملیۆنەی کە باست کرد لە 120 بۆ تۆیە و وەک دیاری لە ئێمەی وەرگرە. لە بەرچاوی پۆلیسەکان سوزدەی شوکرم بردو بە خۆشحاڵیەوە هاتمە دەرەوە چونکە دڵنیا بووم کە ئیتر ڕزگارم بووە لەو باندە و ئەوەندی تریژ ئاسوودە بووم کە پۆلیس ئاگادار بووە. پاشان وەک ئەرکێکی قیامەتی و ئیسلامەتی وتم دەسم بۆ ماڵی ئەو کچە لەبەر خودا و پاشان لەبەر خاتری کاک مستەفا و سەیران خان بەرەو نەخۆشخانە کەوتمەڕێ کە چوومە ماڵی سەیران و هێرۆ. ئەوەی کە بینیم تەنها جومجومە بوو. لەوانەیە ئەو کچە 20 کیلۆی کەم کردبێت لەو ماوەیەدا کە نەمدی بوو. پێسی بە ئێسقانەوە نووسا بوو. بەڕاستی کە بینیم زۆر خەفەتم خوارد. ماکوان سەیران خان ئەوە بۆ وای لێ هاتووە. سەیران ماکوان گیان شەوان قسە زۆر دەکا تۆ بڵی جنۆکەی تێدا نەبێ؟ ماکوان بڕوان ناکەم ئەمە بۆ خۆی جنۆکە بوو. جنۆکە چی دەکا لە لاشەی هێرۆ؟ هێرۆ چاوی بەرز کردەوە قسەی بۆ نەدەکرا. پەنجەی ڕاکێشا بۆ سەیران و چاوی داخستەوە. منیش عەلی بە جوانی فێری کردبووم چۆن جنۆکە دەردەکەی لە لاشەی مرۆڤدا. دەستم کرد بە خوێندنی ڕوقیەی شەرعی و دوعاکانی دەرکردنی جن بەسەر لاشەیدا و ئەوەندەم زانی سەسی لە لاشەی هێرۆ کەوتە قسەکردن و سەیران خان ڕای کردە دەرەوە. هەرچەندە گومانم لە بێدینی هێرۆ نەبوو بەڵام وتم قورئانە و دەیخوێنم بەڵکو خودای گەورە هیدایەتی بدا. هەرگیز خەیاڵم بۆ ئەوە نەدەچوو کە جنۆکە لە لاشەی هێرۆ دابێ و دەستم کرد بە خوێندنی قورئان. بەڵام بار و گوزەرانی هێرۆ زۆر نائاسایی بوو بە تەواوەتی تێکچ بوو. هەڵسایەوە پەلامارم بدا. هەستم کرد کە نیشانەکان نیشانەی جنۆکەیە بۆیە بەردەوام بووم لەسەر خوێندنی ڕوقیە شەرعەکە و جنۆکەیەک دەستی کرد بە قسەکردن لەگەڵمدا کە گوێم لە تۆنی دەنگی بوو ناسیمەوە کە سەسیل بوو. منیش وتم سەسیل خۆتی وەرە با قسە بکەین من زەمزمەکە ئەتناسمەوە. بەردەوام قسەم کرد لەگەڵیدا و پێم وت سەسیل تۆ ناترسی لە خودا بۆ زوڵم دەکەی لەم کچە بۆ ئەوەندە ناحەزی بە مرۆڤ. ئەی نازانی کە کۆتایی تۆژ مردنە بۆ کوێ دەچی لە دەست خودای پەروەردگار. تۆ لە کەونی خودادای ناتوانانی خۆت بشاریتەوە لە مردن. بۆ ژیانی خۆت بەتاڵ کردووە بۆ شەیتانێکی مەلعون. خۆت دوورخستۆتەوە لە ڕەحم و بەزەی پەروەردگار. سەسیل مژدەیەکی خۆش ماکوان هێرۆ تووشی ئایدز بووە. ماکوان لا حەولە وەلا قووەتە ئیلا بالله. ئەی تو خۆشحاڵی بەم هەواڵە؟ سەسیل هەر شتێک تۆ ئازار بدا من دەیکەم چونکە زۆرترین زەرەر کە کردومانە بەدەستی تۆ بووە. ماکوان ئەی سوپاس بۆ خودا بەڕاستی خۆشحاڵت کردم. تۆ جارێ پێم بڵێ خۆ تۆ بە تەمابووی من بکەی بە شێخ و خۆت بە ڕوحانی نیشاندا و دەم و چاوە زۆر جوان هاتە پێش چاوت. ئەو بۆچی دوای بوویت بە شەیتان؟ وەرە دەرەو لە لاشەی ئەو کچە داماوە ئەچینە دەرەوە قسە دەکەین ئازاری ئەو کچەش مەدە. وەرە بزانم ڕێک ناکەوین لەگەڵت. سەسیل
ئەگەر بەیەکەوە ڕێک بکەوین هێرۆشت بۆ چاک دەکەمەوە لە نەخۆشیەکانی. ماکوان دەوەرە دەرەو لە لاشەیدا، خۆ دەتوانم بە ئاەت بتسووتێنم، بەڵام کارم پێتە. وەرە دەی دەنا بەزیێت دەهێڵم و ڕوقێ شەرعەکەش دەخوێنم و دەرت دەکەم، بەڵام دەمەوێت قسەت لەگەڵ بکەم، چونکە دەمزانی ئاەتەکان کاریگەری لەسەر هێرۆ دروست ناکات و هیچم بۆ ناکرێت، لەبەر ئەوەی قورئان شیفای ئیماندارە نەک بێدین و کافر. خوای گەورە دەفەرموێ قورئان شیفا و ڕەحمەتە بۆ ئیماندار نەک بۆ کافر. ئەوەشی کە دەڵێ بە قورئان یەزیدی چاک دەکەمەوە یان مەسیحی چاک دەکەمەوە ئەوە درۆ دەکا، ئەو بە شەیتان دەیکا بە قورئان نییە، چونکە دەیەوێ قورئان بە درۆ بخاتەوە، کەواتە قورئان تایبەتە بە ئیماندار، بەڵام بۆ بێدین دەتوانرێت بە هەنگوین چارەسەر بکرێ. ئەوێ شێوەی تایبەتی هەیە، چونکە هەنگوین شیفایە بۆ هەموو خەڵکی. خوای گەورە لە قورئاندا ئاماژەی پێکردووە بۆ هەموو خەڵکی، نەک بە تەنها موسڵمان. سەسیل من لە لاشەی هێرۆدا بەهێزم، تۆ هیچت بۆ ناکرێت، ناتوانی من بهێنیتە دەرەوە و نە منیشت بۆ دەسووتێت. من دێمە دەرەوە بە مەرجێک هیچ نەخوێنی. ماکوان باشە هیچ ناخوێنم، وەرە دەسم لە کەناری ڕووباری شار چاوەڕێت دەکەم. چوومە دەرەوە خێرا بۆ لای سەیران خان و وتم هەرچیت کردووە با هێرۆ موسڵمان بێت و شایەتومان بهێنێت و بەڕاستگۆی موسڵمان بێ. سپاندم بە گوێیدا و زۆر بە هێواشی پێم وت هەرچیت کردووە هەنگوین و ڕەشکەم بۆ پەیدا بکە و هیچ وەڵامم مەدەرەوە. هەوڵ بدە هێرۆ موسڵمان بکەیت و تەوبە بکە، چونکە ناتوانم زن لە لاشەی دەرکەم بە قورئان، بەڵکو من زنەکە مەشغوڵ دەکەم. ئێستاش خواتان لەگەڵ. کەوتمە ڕێ بۆ کەناری دەریاچەکەی شاری خۆمان و لە نزیک هەندێک مراویەوە وەستام و تەماشای ناو ئاوەکەم دەکرد. نزیکەی دەخولێک چاوەڕێم کرد، تەماشام کرد لەسەر شێوەی یەکەم جاری هات. هەرچی تەماشام دەکرد ئەو سەر و چاوە شەیتانیەم بینیوە. ڕاستە کە یەکەم جار تەماشام کرد هەڵخەڵەتام، بەڵام ڕۆژ بە ڕۆژ دەموچاوی قێزەون دەبوو لەسەر ئەو شێوەی کە دەمبینی. سەسیل ماکوان چیت دەوێ بۆت بکەم؟ چیت پێخۆشە داوای بکە بەو مەرزەی لەگەڵماندا کار بکەیت. ماکوان باشە مادام موسڵمان بە، چی دەڵێی بۆت دەکەم؟ گوێ بۆ شەرعی خودا بگرە. ئەوەی تۆ دەتەوێ پەیمان بێت بۆت دەکەم، تۆ داوای شتێکم لێ دەکەی منیش داوایەکە لێ دەکەم بیکە بۆم، کە بە قسەم ناکەی ئیتر منیش بە قسە ناکەم. سەسیل ئەوەی من و تۆ باسی دەکەین دش بەیەکن و نابێ. ماکوان بۆ نابێ؟ ئاساییە تۆ وەرە ناو ژیانی ئێمە و موسڵمان بە و منش دەچمە ناو ژیانی ساحیرەکان. ئایا ئەمە نابێ؟ سەسیل ئەوە نابێ ماکوان، بەڵام ئەگەر پێت خۆشە دەتکەینە دەسەڵاتداری وڵاتەکەی خۆت. ماکوان واتە دەچمە جێگەی سەرۆکی وڵاتەکەم؟ بەخوا ئەمە هەر زۆر درۆیە. سەسیل تۆ شتێک بڵێ جێگەی باوەڕ بێ، خۆ بۆ منداڵ قسە ناکەی، بزانە من پیاوم، درۆیەک بکە کە پێو بڕوات پێ بکە. ڕاستە دەڵێن زنۆکە و شەیتان زۆر درۆزنن، بەڵام وا دیارە بوون بە فشەکەریش. سەسیل بۆچی بڕوا ناکەی؟ سەدانی وەک ئەوانمان دروست کردووە و لەو جێگا گەورانەدا کار دەکەن، ئەتوانی ببی بە سەرۆکی عێراقیش. ماکوان واتە بەس ئەوەندە کافر بم، ئیتر ئێوە ئەم هەموو شتە بۆ من دەکەن؟ ئەی بچۆ بۆ لای هەر مولحیدێک تەنها بیکە بە ئەندامی خۆت، بڕوا بکە لەوانەیە هەموو عەشیرەتەکەشی بفرۆشێ. سەسیل ئەوان لە کۆنەوە ئەندامن، ئیتر بۆچی هەوڵیان بۆ بدەین؟ وازیان لێبێنە هەمومان کۆ دەبینەوە لە دۆزەخدا، کامیان تووڕە بوون جێگاکەی خۆمیان ئەدەمێ. ماکوان واتا خۆشت دڵنیای لەوەی کە دەسیتە دۆزەخ؟ ئەی بۆچی وا دەکەی؟ بەزەیر بە خۆتان نایەتەوە کە بۆ هەتای دەسیتە دۆزەخ؟ سەسیل ئەوە کێشەی تۆ نییە ماکوان. ماکوان باشە پلانەکەم پێ بڵێ، بەنیازی چۆن بمکەیتە سەرۆکی وڵاتێک؟ خۆ دەبێ بزانم چی دەکەیت و بەسی دەبین بە سەرۆک. قابی لە قۆریە سحرەکەی ئالادینت پێبێ؟ ئێستا دەبابە و سەرباز و پێشمەرگە و فیشە گوشتی وا هەیە کە مەلەکول مەوتمان بینی هەردووکمان مەلەفمان دادەخرێ و کافریش بووین وەک ئەوە وایە بڵێ منیش هاتوومە و هیچیان نەدامێ. ئەیوانیە سەسیل نیعمەتی ئیسلامیش لە دەست ئەدەین. سەسیل باشە من ئەسڵی فیکرەکەت ئەدەمێ، جوان تەماشای من بکە، من ناناسی کێم؟ ماکوان سەسیلی شەیتانی، خوا دەزانێ کوڕی شەیتانی یان ئامۆزایانی دیان خۆت ئیبلیسی، سوزانم تۆکەی. سەسیل من ڕاستپۆتینم. ماکوان ئەها وەڵاهی ڕاست دەکەی، دەڵێم خوایە ئەم سەر و چاوم بینیوە، براگیان تۆ تاوانبار و شەڕانگێز و داوێن پیسی،
ئەو بەڕاست خۆتۆ ئەوی سەسیل ڕاسپۆتین مردووە، بەڵام من کەسایەتی ئەوم دروست کردووە، دوای کوشتنیشی لەسەر لاشەی ئەو خۆم نیشانی تۆ و خەڵکی تریژ ئەدەم. ماکوان جا خۆ زیاتر لە 100 ساڵە ئەو ساحیرە پیسە مردووە، ئەزانی بووە هۆکاری کوشتنی ملیۆنەها خەڵک، تۆ ئەتێ بمکەیتە خزمی قەیسەر و وەک ئەو بم و بە دەردەکەی ئەوم بەری؟ سەسیل تۆ بۆچی وا بیر ناکەیتەوە کە خودا نییە، وەک مولحیدێک بژی؟ بۆ ڕاسپۆتین چ عیبێکی هەبوو؟ لەگەڵ زۆربەی ئافرەتانی ڕووسیا ڕای بواردووە، تەنانەت بە شاژنی ڕووسیاشەوە. هەمیشە جوانترین ئافرەتی لە بەردەستا بوو، هەموو کڵێسای ئۆرتۆدۆکسی لی دەترسا، شیفای نەخۆشی ئەدا، بێزگەلەوەی کە هاوڕێی خودی قەیسەر بوو، هەروەها زۆرترین نفوزی هەبوو. ئیتر بۆ ناتەوێ پلانی ئەوەت بۆ بەکار بێنین و وەکو ئەو بژی. ماکوان باشە قبولمە، بە مەرجێک تۆ موسڵمان بی بە شەرعی خودا ڕازیش بی. سەسیل تۆ بیانوو دەگیری ماکوان تەنها پێم بڵێ کاتێک ئەو ڕاهیبە سەرسری و فازرە فاسقا شیفای خەڵکی ئەدا هیچ نەخۆشیێک لە ژێر دەستیدا دەرنەدەچوو و چاک دەبوو، پێم بڵێ ئەوە چی بوو؟ سەسیل ئەو زانستە فێری تۆش دەکەم، ئەگەر ئارەزوود بێ بە ناوی دین دەیکەی دەتوانی ببیت بە ڕاهیب، تەنانەت داوای پێغەمبەرایەتیش بکە، ئەو زانستە فێر دەکەم و دەتوانی هەرسی کەس هەیە شیفای بدەیت. ماکوان سەسیل تۆ خۆت باش دەزانی من تا شتێک نەبین و تاقی نەکەمەوە هەرگیز قسەی لەسەر ناکەم، ئەمەی تۆ دەیڵێیت قومارە. سەسیل بۆچی قومارە ماکوان؟ تۆ داوای پلانت کرد، باشترین پلانت ئەدەمێ، خۆشەویستترین کوڕی کام سەرکردە و دەسەڵاتدار دەڵێ نەخۆشی دەخەین و تۆ بڕۆ چارەسەری بکە، بە ناوی دینەوە نەفوز و پێگەی خۆت بەهێز بکە، هەروەک ڕاسپۆتین. ئیتر کارەکەش ئەوەندە قورس نییە، ڕاستە پلانەکە زۆری دەوێ، بەڵام ئێمەش لەگەڵتین و هاوکاری تەواوت دەکەین. ماکوان سەسیل باشە پێم بڵێ بۆچی حەسقیل دیار نییە؟ ماکوان دەڵێ ئەمویست بە پرسیارکردن دوای بخەم تاوەکو سەیران هێرۆ موسڵمان بکات و تۆبەی پێ بکە. سەسیل ناردوومانە بۆ جێگای تر کار دەکا. ماکوان بەخوا ڕاستە جنۆکە درۆزنە، ڕاستم پێ بڵێ. سەسیل زیندانە لای ئێمە چونکە تۆ موسڵمانت کرد. ماکوان باشە ئەتوانم بیبینم؟ بانگی بکە، بەڵام فێڵم لێ نەکەی، چونکە ئەو موسڵمان بووە، من هەموو زیکرەکان دەخوێنم، ئەو لە تەلیسم ئازاد بووە، وەکو تۆ کۆیلەی شەیتان نییە. سەسیل باشە بەڵام منش کارێکم دەوێ بۆم بکە. ماکوان چییە کارەکە؟ سەسیل تفێک بکەرە قورئان و بە شەقتەی هەڵدا. ماکوان شتی وا ناکەم و سرت دای لە نوکی پێڵاوەکانی من وە شەق لە دەمی تۆ هەڵ ئەدەم هیچ و پووس. سەسیل باشە دەی تووڕە مەبە، تەنها تفێکی تێکە و شەقی تێ هەڵمەدە. ماکوان قورئان نوری چاوی ئێمەیە، بڕۆ مرت بشکێنە و هەر قسەت لەگەڵ ناکەم. سەسیل تووڕە مەبە باشە، تەنها بیسووتێنە یان بیدڕێنە. ماکوان ئیتر لە تااقەتمان نەما، دەستم کرد بە قورئان خوێندن و لە پێشاندا ئەم زیکرم خوێن کە پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێت دەفەرموێ هەرکەس ئەم زیکرە بخوێنێ هیچ زەرەرێکی پێناگات، نە لەلایەن جنۆکە و نە لەلایەن ئاژەڵی درڕندە و زیان بەخشەوە. زیکرەکەش بەم جۆرەیە: ئەعوذ بکەلیمات الله التامات من شر ما خلق. پاشان سەسیل نەما و ئەو هیچ و پوچە ڕای کرد. خێرا تەلەفۆنم کرد بۆ سەیران خان و وتم لەگەڵ هێرۆ چیت کرد؟ سەیران زۆر بە ئاسانی شایەتومانی هێناوە و تەوبەی کردووە. ماکوان ئەگەر دەتوانێت با بڕوا خۆی بشوات و دەست بکا بە نوێش، ئەگەر نەیزانی فێری بکە و منش دوای نان خواردن دێمەوە بۆلاتان. سەیران بەسەر چاو، بەڵام ماکوان گیان دەست لە هێرۆ هەڵمەگرە چونکە زۆر گوناحە. ماکوان خوا ئاسانی بکا خات و سەیران. منیش تەلەفۆنم کرد بۆ عەلی یەمەنی وەوتم ڕاکە خەبەرێکی خۆشم پێیە بۆت نەوەستی. عەلی خێرە ماکوان چی بووە؟ ماکوان نەوەستی ڕاکە زۆر مهمە. عەلیش هات بە ئۆتۆمبیلەکەی وتی خێر چی بووە؟ ماکوان بەچی تێگەیشتیت هەواڵەکە؟ عەلی ئازیز ڕازی بووە؟ ماکوان نەوەڵالەوە خۆشترە، هێرۆ موسڵمان بووە و شایەتومانی هێناوە، وەزعەکەشم بۆ باس کرد، لە سەرەتاوە چی ڕوویداوە لەگەڵ سەسیلدا تا کۆتایی. عەلی بۆم باس کە ڕاسپۆتین کێیە؟ ماکوان گریگۆری یەفیمۆفیز ڕاسپۆتین
لە 22 کانونی دووەمی 1869 لە گونجی پۆکرۆفیسکۆ لە سیبیریا لەدایک بووە. قەشەیەکی داوێن پیس و فێڵباز بووە. لە جوتیارێکی کۆڵکە خوێندەوار گەیشتۆتە ناو ماڵ و خێزانی قەیسەری ڕووس و لەژێر پەردەی ئاینی نەسرانیدا ئەوەی نەکراوە کردوێتی. بەدایان وەزیر و ژەنەڕاڵ و فەرمانبەری گەورە و خاوەن پلەپای ڕژێمی لەگەڵدا بووە. بەوە ناسراوە کە هێزێکی لە ڕادە بەدەری هەبووە و ئەو هێزەش هێزی موگناتیزی چاوی بووە. بەڵام من پێم وایە سحر و جنۆکە کاری بۆ کردووە. سەسیلیش دانی بەوەدا ناوە کە ئەو وای لە قەیسەری ڕووسیا تێگەیاندە بوو کە دەتوانێت پێشبینی هەموو شتێکی بۆ بکە. تەنانەت لە یەکێک لە پێشبینیەکانیدا بۆ قەیسەری نووسی بوو ئەگەر هەر کەسێکی خزمت بمکوژێ لە ماوەی 2 ساڵدا هەموو کەس و کار و وەسەکانت بەدەستی میلەتی ڕووسی دەکوژرێنەوە. ئەوەش ڕاست دەرسوو و دوای کەمتر لە 2 ساڵ بەسەر کوژرانی ڕاستپۆتیندا بەلشەفیەکان قەیسەر و ماڵ و منداڵیان لە سێدارەدا. لە جەنگی جیهانی یەکەمدا گەورەترین تۆڕی سیخوڕی بۆ ئەڵمانیا گێڕاوە لە دژی ڕژێمی رووسیا و ئیتالیا. پێش 2 شەو لە بۆنەیەکدا ژەهری بۆ کرایە ناوکێک و شەڕابەوە لەلایەن شازادە فلیکس یوسوپفەوە کە ژەهرەکە کاریگەری نەبوو لەسەری وە شازادە تەحملی نامینەت و فیشەگێکی پێوە دەنێ بەڵام فیشەگەکانیش کاریگەریان نابێ لەسەری وە لەگەڵ چەند کەسێکی دیکەدا دەیبەستنەوە و دەیبەن فڕی دەدەنە ناو ئاوی دەریاوە و لە ئاوەکەدا خنکا و مرد. بە پێی چەند سەرساوەیەک وا پێدەچێت لەلایەن بەڕیتانیاوە کوژرابێ چونکە ئەو کات ڕاستپۆتین لەو پڕی کاریگەریدا بوو و خەریک بوو قەنەعەتی بە قەیسەر ئەکرد لەگەڵ ئەڵمانیا ڕێک بکەوێت و ئاشتی بکە. ئەمەش مانای شکانی بەڕیتانیا بوو لە جەنگەکەدا. دەرئەنجام لە 3 کانونی یەکەمی ساڵی 1916 دەکوژرێ. عەلی یەمەنی وتی باشە جارێ با بڕوین بۆ نەخۆشخانە. لەگەڵ عەلی یەمەنیدا کەوتینە ڕێ بەرەو نەخۆشخانە کە چوونە ئەوێ تەماشام کرد سەیران خان دەگریا. ماکوان خێرە سەیران خان چی ڕوویداوە هێرۆ چۆنە؟ سەیران هیچ باش نییە. دوای ئەوەی بردمە حەمامی نەخۆشخانەکە و شۆردم داوای ئاوی کرد. منش بۆم هێنا و پێم وت ماکوان داوای لێکردووی شایەتومان بهێنیت و موسڵمان بی بەڵکو جنۆکە لە لاشەدا دەربکات و خودای گەورە ڕەحمت پێ بکات و شیفات بدا. ئەویش بە قسەی کردم و شایەتومانی هێنا و تەوبەی کرد و ئاوم بۆ هێنا و تۆزە قسەی خۆشی کرد. پاشان 2 ڕەکعات نوێژی کرد و لەگەڵ ئازیز دەستیان کرد بە قسە و وەزعی زۆر باش بوو. بەڵام دیسانەوە لە پڕڕەشانەوە و خوێنی بەیەکەوە هەڵدەهێنایەوە و ئەوە ئێستا من و ئازیز هاتوینەتە دەرەوە و چاوەڕین بزانین دکتۆرەکان لە ژوورەوە چی دەڵێن. ماکوان ئەی هەنگوین و ڕەشکەکەت پەیدا نەکرد؟ سەیران هەنگوینم کڕیوە بەس بڕوا ناکەم ئەسڵ بێ و ڕەشکەش لە کوردستان هێناومە زۆرمان هەیە. ماکوان عەلی هەنگوینی ئەسڵت نییە؟ عەلی بەڵێ زۆرم هەیە هەمووی لە یەمەنەوە هێناومە. ماکوان دەبڕۆ تۆزێک بهێنە بۆ هێرۆ و تا دەیتەوە قسەیشت بۆ دەکەم لەگەڵ ئازیز. عەلی خێرا ڕایکرد بیهێنێ و سویسی ئۆتۆمبیلەکەی لە من وەرگر. چوومە لای ئازیز و چۆن و چاکیم لەگەڵ کرد و دوای هەندێک موجامەلەی خۆش وتم ئازیز تۆ براد نییە بۆ من نەبم بە برات و بدەم بەشوو. ئازیز بەو کوڕە عەرەبە؟ ماکوان کاک عەلی یەمەنیە هەتا بڵێ قۆزە و کوڕی چاک و خواناسە. تۆی خۆش دەوێت و ئیتر بۆ شووی پێ ناکەی. ئازیز بەخوا کاک ماکوان من حەزم لێی نییە و شوژ ناکەم. ماکوان بۆ شوو ناکەی ئازیز بەردەگری بۆ سەیران و مستەفا؟ تۆ حەزت لەو نییە بەڵام عەلی حەزی لە تۆیە. ئایا ئەم شتە نابێت؟ ئازیز ئاخر کاک ماکوان خۆشەویستی بە یەک لایەن نابێت. ئەنجا من ئەو کوڕە ناناسم ئایا تەبیعەتی لەگەڵ من دەگونجێت یا خود نا؟ ماکوان بەخوا ئەوەندەی خۆش دەوێ هەرسی بڵێ بە قسەت دەکا. ئازیز بەخوا ناتوانم شووی پێ بکەم ببوورە. ماکوان باشە من یەک تەکلیف لە تۆ دەکەم بڕۆ خۆت قسەی لەگەڵ بکە کە هاتەوە قەنەعەتی پێ بکە کە ناتوانانی لەگەڵ ئەو ژیان بەریتە سەر بۆ ئەوی چاوەڕێن نەکە و منیش ئەوەندە ئیحراز نەبم لە نێوانی تۆ عەلیدا. ئازیز ئاخر چی پێ بڵێم؟ ماکوان من نازانم تو چی پێ دەڵێ بەڵام من دەزانم ئێوەی کەس ئارەزووتان بێ هەرسی شتە دەیڵێن جا ئارەزۆکەت بجوڵێنە و قەنەعەتی پێ بکە لەسەر زمانی خۆتەوە ڕازی بکە کە شووی پێ ناکەی. باشە؟ ئازیز باشە بەس شتێکت پێ بڵێم لای کەس باسی ناکەی؟ ماکوان من ڕۆژنامە نووسم
نازانم باسی دەکەم یاخود باسی ناکەم، وعد نادەم، بەس پێم بڵێ خوش گەورەیە. ئازیز، من و عەبدوڵڵا دڵمان بەیەکەوەیە. ماکوان: عەبدوڵڵا هەولێری هاوڕێی من دەڵێ؟ ئازیز: بڵێ مەبەستم ئەوە. ماکوان: ئەمەی چۆن کرد؟ ئازیز: ئەو ڕۆژێ کە هێرۆتان هێنا منش هاتم بۆ ماڵی هاوڕێکەی تۆ، بەس تۆ زۆر مەشغوڵ بووی، هاوڕێکانت لەگەڵ بوو، ئەو ڕۆژەش یەکترمان ناسی. ماکوان: باشە ئەی کوێ ڕاخۆشت ویست؟ ئازیز: تەلەفۆنەکەی خۆمی دامێ وتی دوای تەلەفۆنم بۆ بکە، ئیشم پێتە بۆ کاری ماکوانە. لە ڕاستیدا درۆی کرد، منش کە قسەم لەگەڵ کرد زۆر کوڕێکی باش بوو، ئیتر لەوێوە یەکترمان ناسی، بەس لای کەس قسە مەکە. ماکوان: لای دایک و باوکت قسە ناکەم، بە مەرجێک عەلیم بۆ ڕازیکەیت و دڵی لە خۆی دانەمێنێ، بەڵام قسە لەگەڵ عەبە دەکەم کە بە ناوی منەوە تۆی کردووە بە عاشقی خۆی، ئەبێ بە زووترین کات بدهێنێ. ئازیز: باشە ئەوەی تۆ دەیڵێ دەیکەم. ماکوان: ئەوەی من دەیڵێم لە قازانجی تۆیە، دەزانم تۆش دەیکەی. خۆم پێ نەگیرا، تۆزێک دوور کەوتمەوە تەلەفۆنم کرد بۆ عەبدوڵڵا و دوای چۆنی و چاکی وتم پارەی دانرا و چەندت هەیە؟ عەبدوڵڵا: بەخوا قەرزارم و دوکانەکەشم کڕیوەتەوە لە شەریکەکەم و زۆرش قەرزارم. ماکوان: بۆ وا دەزانی من داوای پارە لێ دەکەم وا دەکوڕوزەیتەوە؟ عەبدوڵڵا: نەوەڵا، ئەگەر پارەت پێویستە بۆت پەیدا دەکەم یان دوکانەکەمت بۆ دەفرۆشم. ماکوان: چەندت پێویستە بۆ ئەوەی ماڵێکی باش پێکەوە بنەی لە ئۆسلۆ؟ عەبدوڵڵا: بۆ بەتەمای بیتە ئۆسلۆ بژیت؟ ماکوان: نا، ئەمەوێ ژنت بۆ بێنم. عەبدوڵڵا: ماکوان پێم ڕادەبوێری؟ ماکوان: نا، ئازیزی کچی کاک موستەفات بۆ دێنم. عەبدوڵڵا: بە قورئان خەجاڵەتم، ئەم شتە چۆن زانیوە؟ ماکوان: عەبدوڵڵا، تۆ من باش دەناسی و زۆر زدیم لەسەر مەسەلەی هاوڕەکانم و شەرەف و وەفا و نان خواردن لە ماڵی خەڵکیدا. ئازیزت بە بۆنی منەوە ناسیوە، بە بۆنی منیشەوە کردوتە بە خۆشەویستی خۆت و ئەم قسە قۆڕانە، وایە یان نا؟ عەبدوڵڵا: بەخوا داوای لێبوردن دەکەم، مەبەستم خراپ نییە. ماکوان: باشە موشکیلێت چییە بۆ ژن ناهێنی؟ عەبدوڵڵا: تەنها پارەم نییە و پێویستم بە کاتە تا پارەکە کۆ دەکەمەوە، چونکە لە بازاردایە، دەنا بە خودا دەیهێنم و ئەو کسەشم زۆر خۆش دەوێت و نیازم خراپ نییە. ماکوان: 100,000 کڕۆن بەسە بۆ زەواجەکەت؟ عەبدوڵڵا: 50,000شم بەسە. ماکوان: ئێوارە وەرە من 100,000ت ئەدەمێ، ناویشی منێ قەرز، هێز نییە، بەس بەو مەرجەی حای من نەبێ لای ئەو خانەوادەیە. عەبدوڵڵا: باشە دێمە لات، هەر خۆشت داوای بکە بۆم و هەرسی تو بڵێ ئەیکەم و لە قسە دەرناسم. ماکوان: باشە بەسەر چاو عەبدوڵڵاگیان، مادام هاتیتە پێشەوە من لە خزمەتتدام. تەلەفۆنم داخستە و وتم: ئەی عەلی یەمەنی نەکبەت، داوای کێت کرد و بۆ کێ دەرچوو؟ پاشان چوومەوە بۆ لای سەیران خان و مۆڕێکم کرد لە ئازیز و دەستی کرد بە پێکەنین. تۆزێکی پێچ و عەلی هاتەوە بە شوشەیەک هەنگوینەوە و سەیری ئازیزی دەکرد. بە کوردی وتم: ئازیز هەڵسە بڕۆ بۆ لای عەلی، با ئیشەکەت لێ تێک نەدەم. ئەویش خێرا چوو بۆ لای. ماکوان: عەلی، ئازیز دەیەوێ قسەت لەگەڵ بکە. یەمەنیەکان تۆزێک ڕەشن، بەڵام عەلی لە تاودا ڕەنگی شین ببوو، پاشان ڕۆشتن، چون بۆ کوێ من نازانم. ماکوان: سەیران خان، تا ئێستا هیچ داواکاری ئازیز نەهاتووە؟ سەیران: داواکاری زۆرە، بەس دەڵێ شوو ناکەم بەوانەی کە هاتوونەتە داوام، چونکە دڵی نەیگرتووە. ماکوان: دەیگرێ بەم نزیکانە، من دەستی بۆ ماز دەکەم. سەیران: بۆ بە عەلی ڕازی بووە؟ ماکوان: نەخێر، عەلی نییە و عەبدوڵڵایە، ئەوە ناردم پێی بڵێ چاوەڕێ نەکە، لەوانەیە لەگەڵ کوڕێکی ڕەفیقی مندا ڕێکیان بخەین و هەردووکیان قابلی یەکن و ئەگونجێن و وا هەست دەکەم زۆر باش بێ. هاوڕێکی منیش کاسبە و دوکانی هەیە لە ئۆسلۆ و کوردی هەولێرە و کوڕێکی زۆر باشە. سەیران: هەر سەرسەری و قومارسی و داوێن پیس نەبێ، ئیتر ئێمەش چیمان دەوێ؟ ماکوان: ئەی بۆ ناڵی با دیندار و خواناز بێن. سەیران: جا ماکوانگیان، ئەوەی ئەوانەی تێدا نەبوو خواناسە. ماکوان: وانییە، هەیە ئەوانەشی تێدا نییە، بەڵام خواناناسێت و بێدینە. لەم قسانەدا بووین دکتۆرەکان هاتنە دەرەوە وتیان ببورن هێرۆ مرد، ئەوەی لە دەسەڵاتماندا بوو کردمان، بەڵام بەداخەوە نەمانتوانی ژیانی ڕزگار بکەین. نەخۆشی ئایدزەکە زۆر لاوازی کردبوو و دووبارە بەداخەوە. ماکوان: لا حەولە وەلا قووەتە ئیلا بالله.
ئینا لله و ئینا ئیلەیهی ڕاجعون. فرمێسک بە چاومدا هاتە خوارەوە. زۆرم حەز دەکرد بسمە لای کە لە دوای ئەوەی تۆبەی کردووە قسەی لەگەڵ بکەم. خێرا چوومە سەری و دوعای خێرم بۆ کرد و زۆر بێتاقەتی بووم. زانیم کۆتایی ژیانی بوو. خوای گەورە پاکی کردەوە بەو ئازار و ناڕەحەتی و نەخۆشیە و بە تەوبە و پاکی گەڕایەوە بۆ لای خوای خۆی. زۆر حەزم دەکرد ببوایەتە ئافرەتێکی بانگ خواست، چونکە دوو زمانی بەباشی دەزانی کە ئینگلیزی و نەرویجی بوو. بە هەر حاڵ من و سەیران تێڕ و پڕبۆی گریاین. تەلەفۆنم کرد بۆ عەلی بچێ لە مزگەوتی خۆمان کفن بهێنێ، بەڵام نەخۆشخانە وتیان کفنمان هەیە. بە ئازیز و سەیرانم وت ئێوە بیشۆن و قەبرمان بۆی کڕێ و چووین ناشمان. ڕۆژێک لە ڕۆژان ئەو کسم خۆش نەدەویست. سوبحان الله لە کۆتایی تەمەنیدا ئەگەر خوشکی خۆشم بمردایە هەر ئەوەندە بۆی غەمبار دەبووم. ماوەی مانگێکی پێچوو عەبدوڵڵا هات بۆ لام و وتی با بڕۆین بۆ لای کاک موستەفا و داوای ئازیزم بۆ بکە. چوین و باسەکەمان لە خزمەتی کاک موستەفادا کردەوە و کاک موستەفا ڕازی بوو. سوپاس بۆ خوددا من دەستم بۆ عەبدوڵڵا ماس کرد و مەجلیس خۆش بوو. ئیتر وتمان بڕیاری خۆتانە کەی دەیگوازنەوە. دوای 2 هەفتە عەبدوڵڵا تەلەفۆنی بۆ کردم لە میسر و وتی هیچ ناوێ بۆت بهێنم لە میسر؟ منیش هەر پەرتووکم پێویستە. داوای پەرتووکم لێ کرد. بەلامەوە سیر بوو. وامزانی چووە کەرەستەی ئەشیای دوکانەکەی لە میسر بکڕێ. بەڵام وتی ئەوە ئازیزش سەلامت لێ دەکا. تو مەسوو بن بۆ مانگی هەنگوینی. منیش بە خۆشحاڵیەوە تەنها پیرۆزبایم لەسەر بوو. بەڵام زۆر دڵم بە عەلی ئەسووتا. تەلەفۆنم بۆ کرد وەک وەفایەک ووتم عەلی ئەم ئێوارەیە دەعوەتی منی چی دەخۆی؟ عەلی حەزم لە فەلافلە. ماکوان ئاخر بۆیە ئازیز شووی پێ نەکردی؟ عەلی تێناگەم باسی چی دەکەی؟ ماکوان ئەڵێم وەرە با ڕۆحی عەزیزی خۆمت پێشکەشکەم. فەلافل چییە؟ دوای چەند مانگێک عەبدوڵڵا تەلەفۆنی کرد. وامزانی عاجز بوون لەگەڵ خێزانی، چونکە دەنگی زۆر هێواش و نەرم بوو. لە دڵی خۆم داوتم بەخوا شەڕیان بووە لەگەڵ ئازیز. دوای چۆنی و چاکی وتی ماکوان مامە مستەفا عەمری خوای کردووە، وەرە بۆ تەعزیەکەی. ماکوان لا حول ولا قوة إلا بالله إنا لله و إنا إليه راجعون. کاک مستەفاش خوای گەورە بردیەوە بۆ لای خۆی. ژیان زۆر سەیرە، ئەڵی شانۆگەریە. هەر کەس دێت و دەوری خۆی دەبینێت و کۆتایی بە دەورەکەی دێ. کۆتایی هەمومان بەو جۆرەیە. خوایە گیان لە ماکوان خۆش بە ئەگەر لە شانۆکەتدا کارەکتەرێکی باش نەبوو بێت. دوای چەند ڕۆژێک عەلی پەیوەندی پێوە کردم و وتی ماکوان وەرە ژنمارە دەکەم. ماکوان ئەی کە خۆشحاڵم ئەخێ عەلی، سۆماڵیە یاخود چی؟ عەلی نانەرویجیە. ماکوان عەلی خۆ لە دیسکۆ پەیدا نەکردووە. عەلی نەوەڵا لە مزگەوت بۆیان دۆزیمەتەوە. نەرویجیەکی سەلەفیە و نیقاب دەکا و دەڵێ بە مەرزێک شوت پێ دەکەم بچین لە یەمەن بژین. ماکوان چیت پێویستە بۆت بکەم عەلی برام؟ عەلی ماکوان گیان وجودی خۆت بۆ من بەسە. عەلی ژنی هێنا و مستەفا مرد و ئازیز شووی کرد و هێرۆژ مرد. بەڵام سەسیل ماوە و ماکوانیش ماوە. زارێ ململانیەکان بەردەوامە. ئەمە کۆتایی نییە بەڵکو سەرەتایە. لێرەوە کۆتایی بە بەرگی یەکەمی کتێبی مەملەکەتی شەیتان دەهێنین. چاوەڕوانی بەرگی دووەمی کتێبەکە بن لە ڤیدیۆکانی داهاتوودا. بم زۆرش گەیشتنە کۆتایی ڤیدیۆکەی ئەم جارەمان. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیەمان بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن. و لە بیرشتان نەچێ هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن. و دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوددا بن.